بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگاکان سڵاوتان لێبێت. دروست لە شەقامی ئیسکانم لە شاری هەولێر. ئەم شەقامە شەقامێکی بەناوبانگە و خەڵکی بە تایبەتی گەنجان زۆربەی گەنجان ڕوو لەم بازاڕە دەکەن و شەوان کاتەکانی خۆیان لێرە بەڕێ دەکەن. من دەسمە لای بەشێک لە وڵاتیان و بەشێک لە گەنجان کا دێنە بازاڕی ئیسکان لیان دەپرسم تایبەتمەندیان بازاڕە چییە و بۆچی ئەوان دێنە بازاڕی ئیسکان و شەوان لە بازاڕی ئیسکان چۆن بەڕێ دەکەن و چەندێک گرینگە ئینسانیش لە ژیاندا زوو بچێتە دەرەوە بۆ ئەوەی کەشێکی ئارام وەربگرێت زەوێک بگۆڕێت. زۆر جار ئینسان ماندووە لە ژیان لە بەیانی تاوەکو ئێوارە خەریکی کارکردنە بۆیە زارجار پێویستە چونە دەرەوەیەک ئەنجام بدات. هەڵبەتە گومانی تێدانیات بارودۆخی دارایی کاریگەری هەیە لەسەرەوەی بەشێک لە وڵاتیان بێنە ئەم شەقامە و بە ئارەزووی خۆیان پیاسەیە بکەن و خواردنێکی خۆش بخۆن. جامن بەگشتی لەسەر هاتنە دەرەوە و بازاڕی ئیسکان قسە لەگەڵ بەشێک لە وڵاتیان دەکەم. ئێوەش وەکو هەمیشە سەرفی دەرمان. سلام علیکم. سلام ورحمة الله. دەبینم بەم شەوە لە دەرەوەی جەوگۆڕین بە تایبەتی بە شەوان لەم وەرزە چەندێک بە گرنگ دەزانێت. زۆر بە گرنگ دەزانم، زۆر خۆشە و پێ خۆشحاڵین و هەموو شەوێک دێ دەرەوە وەڵڵا هەموو شەونە لە ناوەڕەتی هەفتەی جارێک بۆ شێوازە مانجێ جارێک نامە دو هەفتە جارێک هەفتە جارێک هەلکەتە عسە بڕێکەوتنە بەلێ یارێ وەڵا زۆر باشە. چ شتێکی ئەم بازاڕە خۆشە بەلاتەوە؟ وەڵا هەموو عالەم بە خۆشیدایە و بەر بە خۆشیە و خۆشە و زیاتر کە دێ دەرەوە بە شەوانی زستان دەی لەم بازاڕە چ خواردنێک دەخۆی؟ وەڵڵاهی شێلغمە و بڵە بە ڕۆژەیە بە ڕۆژەیە و پاک لێیە و ئەو تشتانەیە. ئەی چای بە ڕۆژوو بەلێ ویش خۆشە. ئەم دوانش لەگەڵ خۆ تێناوە؟ بەلێ یارێ وەڵا هەردووک منداڵم ئەمان درێژ بن. وا خێربیست. ئەی بە خێزانیەوە زوو دەچێت دەرەوەیان نەخێ ناوەڵە ناوەڵە بە خێزانی و زوو دەرناچین. چونکە پێم وایە گەشتکردن گەڕان جەوگۆڕین چونە دەرەوە ئارامیەک بە ئینسان دەبەخشێت. بەلێ یارێ وەڵا. با بزانم هەموو شەوێک دێ دەرەوە یان هەفتەی شەوەکە یان مانجێ شەوەک دێ چۆن هاتنە دەرەوە؟ ناوەڵە ئەوە بدایت بەخێر بێن چاو پێکەوتن. وەڵی زار و بار ئینسان کوبری ئەمە ئێستا یەک بەخۆم لەگەر ئەوانەی برادرک و خزمەکانم و نزیکی تەمەنی خۆم مانجێ جارەکە دوو جارە حەسە بڕێکەتنە جاریش ناوەڵە دوسێ ڕۆژ لەسەر یەک ڕێک دەکەوێت بەس بەعام نار مانجێ جارەکە دوو جارە دێنە دەرەوە بۆ نمونە چەند کەسن یان بە تەنها دێ دەرەوەیە یانەها لەگەڵ کەسێک دێ دەرەوە؟ وەڵی ئەم هاتنە دەرێ یعنی یەک بەخۆم حەزم لە قەربارەکە نییە زۆر یعنی بەخۆم یەک دوو برادری نزیکن یان یەک دوو خزمی نزیکن ئەوانە جێسقە و قسەیان خۆشە و ئوسلوبیان و تەبیعەتیان خۆشە بگونجێ و دوو قسەی خۆش و جەوە ناخوانێکی بەسیتیان چایەکە شیرین یەکە و باسی دنیای دەکەین و دەچینەوە. جەوەکە وردە سار دەبی شەوان چی دەخۆن؟ وەڵی عادەتەن ئەمن یەک بەخۆم بە تەبیعەت حەزم لە زەوی زستانە یعنی بێمە دەرێ عادەتەن هەر شتی گەرم یعنی شتی گەرم پاش ئەگەر ناخواردنەوی پاش ناخواردنەکە ئەوەیە وەچی دەرێ مەرحەلەیە چایەکەیە و پاش چایەکە شتە شیرینیەکی بەسیتە خەفیفەک. باڵندە و شتی وا و باڵندانەی کە بۆ نمونە مەبەستم تەنها لە زستانە خەڵک زۆر ڕووی تێدەکا و دەی خواتن خواردنی تایبەتتان هەیە کە بێنە دەرەوە بڵێن وڵای ئەم ئێوارەیە دەچین ئەم خواردنە دەخۆینیان گۆشتی ئەم باڵندەیە دەخۆین؟ وەڵی بەعام ئەم کەم ئەوەیە زۆر ینی زۆر بابەتی خواردنەوە نیمە چ ڕێکەوەی ئاسانە لە بۆ من یعنی وەچی لەگە برادران دێمە دەری مەسەڵەن لەگەڵ منداڵیش ماڵیش ئەوە هیچ ئەوە هەریەک و ماشەڵا هەر کەس و حەزی لە شتەکە ئەوە جێ تایبەتی خۆی هەیە عالی و شتووە. ئەم بازاڕی ئیسکانە چۆنە ینی خۆشە ینی دڵت لێ دەبێتەوە؟ ئەرە وەڵات زەوەی خۆشی هەیە
يعني یەک بخۆم بەلەو زادەکە بخۆی مەسافەکەی زۆر نییە بەس یعنی ناویشی پیا کردیە لە هەموو عێراق ئێستا جێیەکی خۆشە خۆش یعنی ئینسان بێ لە جە گۆڕین هەر لەو زادێ بچی یەک دوو پیاسەی بکە هەمێنە جەوەکە خۆشە هەمێنە ئەجواءەکانی خۆشەوە هەموو ئەو ڕیکلامانێ و گلۆبەکانە و دەنگی خەڵکە دێ و بە ڕۆژ ناخۆی بەریوەڵا خۆش ئەمە بە دەرەجەیەک حەزمان لە چای بە ڕۆژەکەیە دێنی ئێسکانەوە هیچ چایە بە ڕۆژەکە ئەوە هەر دەبی بۆەوەی بەزای تدەننا سلام علیکم. عليكم السلام ورحمة الله. بزانم هەموو شەوێک لە دەرەوەی یان هەفتەی شوێتە هاتنە دەرەوە چۆنە بە تایبەتی لە وەرزستان پێشەشی سوپاس وڵی بە بەرژەوەندی کات یعنی جاروی هەفتەی دووشەوە سێشەوە لەگە برادران دەچینە دەرێ لە جێشی دادەنشین چایەکی دەخۆی هەندە گورە بە ڕژەی دەخۆی دوو قسەی خۆش دەکەی دستانان شەو درێژە یعنی ئینسان ناتوانانی بە معدلی لە ماڵێت و سعات 5 مەلای مەغری بانگدا تا یەک شەو دوازدەی شەو بەتەنێ دانیشی وەختەکە ناز سەری لۆ بە تەنیادی داچمدارە لەمار نیە ئێ باکیت ئەو لەگەری هیزدانیە بەس ئەخە ڕۆژەک نییە دوو نییە سێ نییە ئەوش پێویست دەکە برادرش دەبینی میوانەکە دێ کەسێک دێ ئەو شەرخۆشە شەوە بە تایبەتی لە زستانان شەوان سعات چەند دێ دەرێ سعات چەند دەگەڕێەوە وڵی من هەشتونی و جاروێش عفت سعات 11 لە ماڵێمە ئەرێوەڵە زیاتر نە بەبزانم لە ماڵۆش گلەی دێ ناکەم بڵێ هەموو شوێک دەچێت دەرەوە چەند شەوێک لەگەڵ ئێمە نابی نانە خە من نەبی شەکەی مارێت تاوە دەکەینەوە جدێنێرە هیچی شیان نمەیە ئارێوەڵە لێرە تایبەتمەندی شەوانی بازاڕی ئیسکان تایبەتمەندیەکی هەیە جیاوازیە لەگەڵ بازاڕەکانی دیکە هەر جیاوازی لەگەر هەموو شارەکانی کوردستانەیە خاستن هەولێر و ئیسکانش یعنی تو دایمەن ئەمە خەڵکی عشایری خۆمان ڕەنگەستا لەو جادەی بڕۆین 20 سەلام لە کەس لە خەڵک دەکەم خەڵک سەلام لێ دەکەم یەکتری دەناسین الحەمدولیلا ئەمن و ئەمانەتەکەش باشە و بابزانم لەگەڵ برادەرەکان ئەو شەوانە چۆن بەڕێ دەکەیت هەر بە گفتوگۆ و قسەی خۆشە وڵی گفتوگوۆ دەکەین و قسەی خۆش دەکەین و لە دیار ئاگری لێرەدا دەنیشین و هەر ئەو شتانەیە مەسەلەی قەدیم و وەزعی ئێستا و باسکردنی زروفی سیاسی و هەندێک زۆر نا هەر بۆ شتانە دەبن شەوانی زۆر خۆشە بازاڕی ئیسکان وڵی ڕۆژی جمعان وڵی خەڵک هەمی بێئیشە جمعان هەمووی لە مارێ ئەوی داوامینی و هەمووی دێتە دەرێ ئەزامو لێرە خردەبتەوە قسە دەکە ئەو برادرە چ دێ ئەو برادرە چ دێ و ئی من هەروەتر و ئەم دەچمە لای هەندێک برادەر و خۆشیەکەی لەوەیدایە زۆر باسی چایەکەم کرد چایەکەی فەرقی هەیە لەگەڵ زۆر فەرقیەیە چای بە ڕەژووی قەت ناتوانین لە ماڵێتەوە نەعەت دروستکەی تامی خۆیە تامی تایبەتی خۆی هەیە ئەتو ئێستا و چای بخۆ دوایش لە مارێ بی خۆ بزان چیان باشترە پێم بڵێ شەوان چەند چا دەخۆیەوە وڵی ئەم پێشتر هەتا دە چای بەز وڵی ئێستا تقریبا مانگێک دەبی 4-5 زیاتر نا تا دەگەڕێەوە 4-5 ئارێوەڵە ئەگە لە ماڵەوە دابنیشی چەند چا دەخۆیەوە وڵا لە مارەوە دانیشم 10 دەخۆم 15 دەخۆم ئەمە دیشلەمەی دەخۆین ئەمە عشایری ئارێوەڵە باشە چەند برادر بێک و کۆ دەبنەوە وڵی ئەمە الحەمدولیلا لێرە زۆرین بەخوای نزیکەی 20 برادر زیاترین ئارێوەڵە هەمووش بە عایلی یەکتر دەناسین نەک برادری هاکەزایبی ئەم لێرە ناسیبم هەم بە عایلی یەکتر دەناسین خەڵکانێکمان هەیە بۆ نمونە بەشێک لە خەڵکی بە شەوان نیانە دەرەوە پێ دوانە ئەگەر بەشێک لە خەڵکی ینی هەفتەی ڕۆژە چیشبی بە شەو بێتە دەرەوە لە ڕووی دەرونیەوە گۆڕانکاری بەسەردادی لە ڕووی عیلاقی اجتماعیش گۆڕانکاری بەسەردادی ئەگەر لە هەفتەی 1 ساعتیش بێتە دەرێ یعنی ناکرێت و لە دەوام لە مارێ ینی ژیانت هەمووی دووبارەیە لە دوو جێ یەک لە ماڵ یەک لە داوامێ هەنیش تشکە نابیستی و نازانی هەر لە ژوورێک و دەبی گۆڕانکاری گرنگە تەبعاان بە ئاکید گۆڕانکاری دروست دەبی هەموو شەوێک دێ دەرەوە یان هەفتەی شەوەکە مانجێ شەوەکە چۆن هاتە دەرەوە وڵی من هەموو شەوەیە هەموو شەوێک ئارێوەڵ ساعت چەند دێ دەرێت چەند دەگەڕێەوە بەخوا جاری وا هەیە ئیشم خلاص دەبی لە دوکانێ دێمێرە دەسمەوە ماڵێ پاشان سعات 11 شەوێ دێمەوە دەرێت ئەدا 1 و 2 شەوێ چ شتێکی ئەم بازاڕە تایبەتە ئاوای لێکردووی کە هەموو شەوێ بێ دەرەوە وڵای ئەمە زیاتر برادەرەکان لێرە خردەبینەوە لە چایەخانەی
چایخانە ئێرانش کە حاجزانە برادەرمانە چایخانەی هەیە لەگەڵ جەماعەتە برادر کۆ دەبینەوە زیاتر گفتوگۆ قسە دەکەینەوە ئەوانەیە. شەوان تا دەگەڕێەوە چەند چا دەخۆی؟ وڵای لەوانەیە سێ چا ئەوە چار چای. تامەکەی تایبەتە فەرقیە لەگەڵەوەی مارۆ؟ وڵی تەرە تۆ چای دەبمەوە ماڵی کنەوە برادرانە. لە چایخانەش لە بازاڕی هەیە کاک مام مەولودی لەوێن دەریش تۆ چام برتەوە. طبعا تقریبا وەچێک لێ دێتەوە بەڵێ. ئەی بابزانم چەندێک لە ڕووی دەرونی و ئارامی کاتێکە شەوان دیە دەرەوە؟ واللهی الحەمدوللا لەخوای بە زیادبی بە ڕۆژ و بە شەوان هەر دەروونمانە ئارامە لەخوای بە کاتێک ئینسان ئەهات زەوێک دەگۆڕێ چەندێک حەز بە ئارامی دەکات بۆ نە ژیانەکەی دووبارە نییە هەر هەموو ڕۆژێ ئیشکردن و ماڵەوە. وڵای جەوگۆڕینەکە بەڕاست پێورم لە بازاریسکانە تو ناتین جێوی بگۆڕێت هەمشای سەوتی ماتۆڕ و مۆلی دە و هاژە هاژ و ئەو شتانە بکە لۆ جەوگۆڕینی نییە بە زەمان زیاتر لەگەڵ برادەرەکان کۆ دەبی و ئەوانەوە. کەواتە دەتوانم بڵێم ئەو دەنجی ماتۆڕەی بێزاری کردووی؟ وڵای زۆری زەعاجە بەڕاستیان بە سیارەی بێرەدابێ بە سیارەی لێ دەدەن بە پێیان ناگات لێ نەبی لێ دەدەن ئارێ ئەو ماتۆرانە زۆر خەتەر ئارێ وڵە هەر بە سیارەی بێرەداتمە ماتۆر لاوانێ سرعەتی هەفتا هاتی لی دەینە ئارەوە. کە وردە وردە جەوەکەی سارتر دەبێ بەرەو زستانێکی سارتر دەڕۆین پێم بڵێ لە شەوان هیچ خواردنێک هەیە تایبەت بیبی خۆی بڵێ لە شەوی زستانان ئەم خواردانە دەخۆم؟ وڵی جەماعەت دەرێن سەر و پێسک بە سەر و پێسک یەک دو جار خواردم زۆر قورسە ئیدیشکە بابە و تەنتونیە و ئەوانەیە بەس زۆربەی زۆری مەدعەمەکان ئێرە بەڕاستی جێوەی نیە ناین لێ بخۆی هەر دوسێ مەدعەمەک زیاتر ناتوانین ناین لێ دۆ لەبەر چیانە پاک نییە؟ مەغزانەکانیان زۆر پاوێ نییە تەندروست نییە. چەند ساڵە لەم بازارەت کار دەکەیت؟ بەخێر بێن دەستخۆشتانێ دەکەم وەکو کارکردن نزیکەی 30 ساڵ دەبێت لەو شەقامە کار دەکەم. 30 ساڵ بەڵێ. تایبەتمەندی ئەم بازارە چییە لەگەڵ بازارەکانی دیکە؟ بازارێکی میلیە بازارێکی هەرزانە هەموو خەڵکێک ڕووی تێدەکات هەموو چین و توێژەکان ڕووی تێدەکەن بەشێکی زۆری کاسبکاران کە دەگەڕێنەوە ماڵەوە شەوانەکەی دێنەوە دەرەوە لە بۆ بازار ئیسکان و هەروە بەشێکی زۆری وەرزشوانان ڕووی لەو شەقامە دەکەن یعنی دەتوانم بڵێم بازارێکی گشتیە خواردنی هەرزانە و شوێنێکی خۆشە و ینی تقریبان بۆتە شوێنی کۆبوونەوەی گەیشتنی هاوڕێکان دەتوانن ینی پێش ئەوەی بگەنێرە بە بەرنامە لەگەیەکدا دەنێن بابتنە شەقامیسکان لەوێ بدێنین لە فڵان دوکان لە فڵان چایخانەیانە کافتریایەک بێت لە هەر شوێنێک بێت مهم شوێنێکی بەعام سەرنجڕاکێشە نەک بۆ خەڵکی هەولێر بۆ تەواوی شەقامی عراق سەرنجڕاکێشە بگرە دەرەوەی عراقیش و بازارێکی بەناوبانگە ینی ئەوە شتێکە تقریبان بۆیتە تەزبیت بووە کە بڵێ ئەگە بینە هەولێر نەچینە شەقامی ئیسکان واتە نەچۆتینە هەولێر. کەسێک بێت هەولێر نێتە شەقامی ئیسکان وەکو وانە هاتووە بەڵێ بێگومان وەک ئەوەی نهاتبێتە هەولێر لەبەرەوەی ینی شەقامێکە حتمما ناوبانگێکی تەواوی هەیە لە هەم هەولێر و هەم لە تەواوی عراقیش بگرە لە دەرەوەی عراقیش. مەبزانم لە زستانان خواز لەسەر چ خواردنێک زۆرە زین چۆنە بازارێکە یعنی هەموو خواردنێکی تێدای ئەو بازارە ئیسکانە لە ترافلایت بۆ ئەو ترافلایتی تر ئەنوە ئەشکال خواردن دەست دەکەوێت هەرزان باوی گران باوی مام ناوەند یعنی هەموو کەسێک دەتوانێت خۆی بگونجێن لەگە ئەو شەقامە دەتوانێت بە 4 کاتژمێر بە 5,000 مەصرف لی دەرچی و دەشتوانی بە 20,000 لی دەرچی واتە لە بۆ هەموو کەسێک کراوەیە دەرگای ئەو بازارە هەرزانی شەیە و مامناوەندی شەیە و گرانی شەیە لە ڕووی نرخەوە بڵێ مەبەستم وەیە چ خواردنێک زۆرە خواردنێک خواستی زۆر لەسەر سەر و پێیا گۆشتی باڵندەکان بازاری ئیسکان زۆر بەناوبانگە ینی مشەکەلی هەیە ینی تەواوی چێشتخانەکان لە فەی گەسەیە لە فەی فەلافلێ سەر و پێ هەیە تەشری پێەیە برنجەیە یعنی هەموو خواردنێکەیە ئەوی لە نانی بەیانیانەوە دەست پێ بکات تاکو دەتوانم بڵێم گەورەترین خواردن بەدەست دەکەوێت. لە کاتژمێر چەند هەیە تا کاتژمێر
تقریبان 160 هەفتای دوکاندارەکان ئێستا بۆتە 24 کاتژمێر 24 کاتژمێر کراوەیە بەڵێ ینی تەنها ئەو دوکانانە نەبێت بۆ نمونە مۆبایل فرۆشە یاخۆ جل و بەرگ فرۆشتنە حلاقە ئەوانە دای دەخەن بەڵام زۆربەی چێشتخانەکان و سایخانەکان 24 کاتژمێرە بەڵێ مشتریتان هەیە هەموو ڕۆژی بێتۆلاتە ئێمە مشتریمان هەیە هەموو ڕۆژ دێت و ئیدکەش گاز دەکات لەگە خۆی یعنی نەک هەر ئێرە هەموو دوکاندارەکانمان تایبەتمەندیەکەی ئیسکان هەروەکەی سەرەتاوتم بازارێکی هەرزانە خەڵک هەبووە بۆ نمونە لە ناوەڕاستی عراق لە خواروی لە شارەکانی خواروی عراق بۆ نمونە هات بێتە لای ئێوە خواردنیش خوارد بێت دووبارە بگەڕێتەوە بڵێ خواردنتان خۆش بووە تامان ڕۆژانی پێنجشەم و هەینی بەڵگەیە بۆ پرسیارەکەی جەنابەت یعنی دەتوانە بڵێم 180 خەڵکی ئەم بازاری شەقامی ئیسکانە گەشتیاریانی ناوڕاست و خواروی عراقن یعنی عەرب زۆر دێتە ئەو بازارە کە هاتبن دووبارەشیان کردوێتەوە هاتوونە بەڵێ ینی لێ مرتاحن و ینی هەستەکەن شوێنێکی ئەمین و ئارامیش یعنی تو شەقامێکی وا قەڵەبارق شەقامێکی وا پڕ بازار شەقامێکی وا پڕ خەڵک و دوکاندار یعنی نەچێشەی لێ نییە شەڕی لێ نییە بش بێت یعنی شتی بەسیتە لە ناو مانگی جارێکە دەنجی ماتۆرەکان زۆر ناخۆشی زەعازە بەرداما دەنجی ئەمە شتێک نییە بڵین ماتۆر ڕەبتە بە بازاری ئیسکانەوە ئەوەی لە ڕووی کەشێکی ئارامی هەیە بەڵام ئەوەی کە خەڵکەکە بێزار دەکا دەنجی بەرزی ماتۆرەکان دەزانین سۆنە گەڕک بۆ گەڕک فەرقەیە ئەو ماتۆڕی بە ئیسکاندادێ ناچێتە درینستی وایە یعنی شتێکی ئاسانە ماتۆڕەکانش کەسابەت دەکەنی ئەوانش کاسبن ئەویش حەز دەکە سیارێکی آخر مۆدلی پێبێت بەڵام بێگومان لەبەر کەسابەتەکەیە ینی ئینسانی فەقیر و هەژار و ینی کاسبکارە ئەو ئیشە دەکا تاک تێیدا هەیە دەتوانم بڵێم تاک تێیدا هەیە ینی دوور لە ڕەوشت دەتوانم بڵێم ماتۆر سکیلی دەکە دەنا باخەکەی زیاتر لە بۆ کەسابەتە بەڵای زەن و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیان و بەشێک لە کاسبکارانی شاری هەولێر بوو بە دروستی شەقامی ئیسکان یەکێکە لە شەقامە بەناوبانگەکان و هاوڵاتیان و خەڵکی لە خواروی عراق لە شارەکانی خواروی عراق ڕوو لەم بازارە دەکەن خەڵک دێ بۆ ئەم بازارە و بە تایبەتی ئەم بازارە شەوانی قەرەبارەخترە لە ڕۆژەکەی و لێرە بە تایبەتی زستانان خەڵکێکی زۆر ڕووی تێدەکا بۆ ئەوەی گۆشتی باڵندەکان بخوات بۆ ئەوی سەر و پێ بخوا چونکە تا جەوەکەی سارتر بێ کەشەکەی خۆشترە بۆ ئینسان خواردنێکی خۆش بخواتن و بەشێکیان دێن تەنها پیاسەیەک دەکەن لەگەڵ دۆستەکانی خۆیان و شەوەکان بە قسەی خۆش و بە جێرانەوە یادگاریەکان بەڕێ دەکەن ئەم شەقامە شەقامێکی ملیە و خەڵکی کە دێت ئەم شەقامە زۆربیان خەڵکی هەژار و تا دەتوانم بڵێم ئاست مامناوەندن و ئەوەی کە لەم شەقامە خەڵکی لێی بێزارە بەرزی دەنجی ماتۆر سکیلەکانە و هەروەها بەشێک لە کاسبکاران دەڵێن بێزارین لە دەست سوالکەرەکان ئەگەر نا بەگشتی ئەم شەقامە شەقامێکی قەرەبارقە و گرینیشە بۆ ئینسان ناوە بچێتە دەرەوە کەشێک بگۆڕێ هەرچەندە بارودۆخی دارایی کاریگەری هەیە بۆ ئەوەی هاوڵاتیان بچێتە دەرەوە چونکە خەڵکەیە بەڕاستی پارەی لە جیرفاندا نییە بۆ ئەوەی کەشێکی ئارام بەڕێ بکات و بۆ ئەوەی پیاسێک بکات بە شەقامی ئیسکاندا هیوادارم بارودۆخی داراییتان باش بێ هیوادارم بتوانن بێنە دەرەوە و پیاسەیەک بکەن و کەشێکی ئارام و خۆش بەڕێ بکەن بە تایبەتی لە شەوانی زستاندا چونکە شەوەکەی دوور و درێژە تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ